ئەمڕۆ دووەم ڕۆژی وەرزی هاوینە خۆتان ئەزانن چەند ڕۆژێکە شەپۆلێکی بەتینی گەرما زۆرینەی شارەکانی عێراق هەرێمی کوردستانی گرتووەتەوە بە تایبەت لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوو شەپۆلی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە چەند شارێکی عێراق کردووە لە بەشێک لە شارەکانی عێراق بەپێی پێشبینەکانی کەشناسیان ئەو ئامارانی کە ڕاگەنراوە سەر و 50 پلەی سیلیزی تۆمارکرۆ لە هەرێمی کوردستان بارودۆخەکە باشترە ینی گەرماکە نەگەشتوتەوە ئاستەی کە مەترسی لەسەر باڵێن هاوڵاتیان دروستکە بە تایبەت ئەوانی کە کێشەی تەندروستیانەیە بە پێی ئەو ئامارانەیان ئەو ژمارانی کە ڕاگەنراوە لە پلەی گەرما لە هەرێمی کوردستان دوێنێ پلەکانی گەرما لە شاری سلێمانی 46 پلەی سیلیزی تۆمار کردووە ئەمڕۆ پلێک خواردرا لە 45 پلەی سیلیزی بەڵام سبەینێ پلەکانی گەرما بەرزترین ئاست تۆمار دەکەن لە شاری سلێمانی وەکشتی لە هەرێمی کوردستان دەگاتە 47 پلەی سیلیزی تەبەن کاریگەری ئەم شەپۆلەی کە هاتووە قسە باسی زۆری لەسەر دەکرێت ئایا ئەم شەپۆلێکی جیهانیان بەرزبوونەوەی پلەکانی گەرما پەیوەندی بە و گۆڕانکاریانەی کەشوایە کە لە سەراستی دنیایان لەسەر گۆی زەوی ڕوودەدەن ئەمانە کۆمەڵێ بابەتنیان کۆمەڵێ پرسن کە شارەزایانی کەشناسی وەڵامی دەدەنەوە بۆ ئەم بابەتە قسە لەگەڵ میوانەکەم دەکەم مامۆستا ڕێباز عەبدول شارەزای بواری کەشناسی کە بەگشتی لەسەر کەشوەوە بەرزبوونەوەی پلەکانی گەرما قسەمان دەکەم مامۆستا سڵاوتان نەبێت و بەیانی تا باشە کە پێمان بڵێ ئەم گۆڕانکاریانەی کەشوایان ئەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە سەراستی جیهان ئەم ساڵ دەوتەیە گەرمترین ساڵ دەبێ و لە هەرێمی کوردستان لە عێراقیش دەوتێ ساڵێکی گەرمە بێت هۆکارەکەی چییە و قسەیەوە چییە لەسەر ئەم بارودۆخ بەیانی مولایەک باش هیوای تەندروستی باش بۆ مولایەک دەخوازم ئەمەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا تۆماریەکەین ساڵ یەکەمی دەستپێکردنی پلەی گەرمایە واتە ساڵ یەکەمی گەرما سەختەکە دەست پێەکە کە لە 2024 تا 2030 ئەخایەنێ هۆکاری ئەمە بۆ ئەوە دەگەرێتەوە کە دیا دەیلانینە ئەم ساڵ بەڕێژەی لە سا 60 چالاک دەبێت کە ئەکاتە مانگی 7 و 8 هۆکاری ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا ئێمە کەشەکەمان تێکچووە لەلایەکەوە ژینکەکەمان تێکچوو واکەشمان تێکچووە و ڕێژەیەکی یەکجار بەزی دوانۆکسیدی کاربۆنمان تۆمار کردووە ئەمە هۆکارە بێ بۆ ئەوەی کەوا ئێمە بچینە خۆناغی تێکچوونی کەش و هەواوە ئەگە تێبینی بکەن ئێمە لەم ساڵا زۆرترین حاڵەت یاگەکەوتنەوە تۆمارەکەین لەلایەکەوانێ زۆرترین حاڵەتەکان خنکان تۆمارەکەین بۆ لەبەرەوەی هاوڵاتیانی ئێمە هەوڵێن خۆیان فێنکەنەوانێ لە شوێنەکانی وەکو ڕووبار و وەکو ئەو شوێنانی کە سەرچاوی ئاوین بەڵام ئەمە حاڵەتێکی قورسە بێ بۆ ئێمە کە ئێمە ئاماژی پێدەین کە حاڵەتی خنکان زۆرە بێ حاڵەتی یاگەکەوتنەوە زۆرە بێ هۆکاری ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا ئێمە دیا دەیلانینا لە مانگی 7 وەشە بە ڕێژەی لە ساڵ 60 چالاکە بێت و تەسەورەکەین پلەی گەرما زیاتر بەس بێتوانێت کە حاڵەتێکی وا بێ کە ئێمە لە ساڵ 1964ەوە حاڵەتی وامان تۆمار نەکردووە هۆکارێکی چییە بەو ئاستە بەرزەکە لە ئەوەندە ساڵ تێپەڕیوە پلەی گەرما نەگەشتوتەوە ئاستە و لەم ساڵانی دوایی گەشتوتەوە پەیوەندی بە گۆڕانکاریەکانی ژینگەوەیە گۆڕانکاریەکانی کەشوەوە هەیە یان چی بابەتەوە ئەمە کە ئێمە ئێستا تۆماری ئەەکەین پەیوەندی بە گۆڕانی کەشوهەوە نیە بۆ لەبەر ئێمە لە ساڵی 2023 گۆڕانی کەشوهەوە سا لە 2024 بوو بە تێکچوونی کەشوهەوە ئەم تێکچوونی کەشوهەوە ئاماژەم پێدا تێکچوونی ژینگە تێکچوونی یان پیسبوونی ژینگەمان هەبێ پیسبوونی هەوامان هەبێ پیسبوونی کەشمان هەبێ کاتە ئێمە سێم حاڵەتەمان هەیە کە سێ حاڵەتی پیسبوونە بە ڕێژەیەکی وایە کە لە کۆنتترۆل دەرەچێ و ئێمە حاڵەتێکی دیکەمانی کەوش زۆربوونی ڕێژی دوانۆکسیدی کاربۆنە کە هەموو ئەمانە لەگەڵ دیادی لە نینا یەکەگرن و زایدەن تەقینەوەی خۆر کە ئێمە لە ماوەی دەمانگەدا تەقینەوەی چوارەمی خۆرمان تۆمار کرد لە 2011 تەقینەوەی یەکەم 2007 تەقینەوەی دووەم 2023 تەقینەوەی سێمان تۆمار کرد کە ئەمانە 8 ساڵێکیان فەرق بووە بەڵام تەقینەوەی چوارەمی خۆر تەنها دەمانکی فەرق بووە کەواتە تیشکەکەیشی گەشتە سەر زەوی بە زۆرێک وڵاتانە تێپەڕی و ئەمە لەگەڵ یادیادی لانینا دەستی پێکە بە ڕێژەی لە ساڵ 60 کاتە من ئاماژێ بۆواتم کە ئێمە کەشە هەوایەکی زۆر سەخت لە مانکی 1970 چاوەڕۆمانە و داواکارم کە لەلایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی کارەبا کە هەبێتە سەخت لەگەڵ ئێمە کار بکات بۆی کەوا ڕۆژانە بە چەند خولەکێک کارەبا بوەستێنە دیان بکوژێنێتەوە بۆ لەبەرەوەی کە حاڵەتی کەوتنی کارەبا تۆمارەکرێت و ئەو گەێنەرانەی لە کەوتنی کارەبا وەکو مەحاویلەکان تەقینەوەی کارەبا ڕووەدا کە ئەمەشە بێتە هۆی پەکەوتنی کاربا بەڵێ لەبەرەوەی ئەمە پلەی گەرمای 50 تۆمارەکەین لە بیدایەتە لە دواترە ئێمە 54 تۆمارەکەین لە سنتەری شاری سلێمان هەرێمی کوردستان 50 تۆمارەکە بە تاکید 50 تۆمارەکە بۆ لەبەرەوەی دوێنێکە لە گەرمیان 49 تۆمار کراوە
ئەمڕۆکە لە سلێمانی 45 تۆمارەکەی بەیانی لە سلێمانی 47 تۆمارەکەین بۆیە ئێمە شتێکی ئاساییە کە بڵێن لە مانگی 50 تۆمار کردووە ئەوەی ئێمە لێ ئەتسین ئەوەیەکەوە ئێمە بچینە بۆ ناخی داهاتوومان کە نەمانی کەشوهەوایە کە ئێمە ئەڵێن 2027 بۆ 2030 نەمانی کەش و هەوایە نەمانی کەشوە ئەوەیەکەوە ئێمە تەواوی ئەپەکانەوەسن تەنها و بەس ئێمە ئەتوانین بچینە لایەنە بیکاریەکانەوەوانی بۆ شیکارکردنی کەش و هەوا ئەمە چاوەڕوان کراوە ئێمە ساڵی 2023 ئاماژەمان پێدا ئەمە باسەکرێت ئەم ساڵێکی گەرمە بێ بۆ دنیا وڵاتانی جیهان و تایبەت بۆ عراقۆرێمی کوردستان ساڵێکی گەرمە بێ پێشبینیەوە چییە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوە بە تایبەت بەرزبوونەوەی پلەکانی کرد بۆ پێشبینەکانی ئێمە بۆ ئەوە پێشبینەکانی ئێمە ئەوەیەکەوە ئێمە ساڵێکی سەختمان لە بەدەمایە پێشبینەکانی ئێمە ئەوەیەکەوە ڕێژیاکی کەوتن زۆرە بێ پێشبینەکانی ئێمە ئەوەیەکەوە حەچی زووترە هەوڵ بین کەوا ئەو کاتانی کەوا دێنە دەروانێ بەر تیشکی خۆرەکەوین چەتر بەکاربێنین و هەروەها بەکارهێنانی و پۆشاکانی کەوا ڕەنگی ماتە بوەستێنین بیان گۆڕین بۆ پۆشاکانی کەوا ڕەنگەکانیان جیاوازە بۆ لەبەرەوەی ئەو ڕەنگە جیاوازانە کە تیشکی خۆر وەرەک دێت دابەشیەکە لە ناو خۆیان و بەرجەسە ناکرێت و چی کێشەی تەندروستی نابین بەڵام ئەو ڕەنگە ماتانە خۆرەکە لە ناو خۆیان تەوقەیە و قەتیزبوون ڕۆیدات و ڕاستەخۆ بە جەسەمانەکەت و تووشی کێشەی تەندروستیمانەکە ئەمان هەموو پێشبینین بەڵام ئایا پێشبینی ڕاستەکە ئەوەیە ئایا لێگەرماکاتە پەنج بە تاکید بلێ گەرما پەنجاتی پەڕێنێ لە سنتەری شاری سلێمانیدا کاگرەباوەک دوایین پرسیار پێمان بڵێ ئەم شەپۆلە گەرمایی کە هەرمی کوردستان و عراقی کردوەوە تاکی بەردەوامە بێ ئەگەری گۆڕانکاری هەیە ئەم کەشەکە ڕووی کردوتە هەرێمی کوردستان تاوەکو مانگی دا ئەخایەنێ مانگی 1970 تۆپەی یان بڵێن بەقوتنی کەش و هەوای گەرماتە مارەکەن کە سەختترینیانە لە مانگی نۆدا کەمێک دابازین تۆمارەکەین لە مانگی دەیە بەروفێنبوونەوەچین ئەمەی کە ئێمە تۆماری ئەەکەین تەواوەتی لەگەڵ ڕاداری ئەمریکا و ڕاداری ناسای تۆماریەکەین کە خۆشببختانە ئێمە دوو شەم و سێ شەمە دابەزین پلێ گەرما تۆمارەکەین بە 42 پلە بۆ 43 پلە لە ڕۆژی چوارشەمەوانێتە بەزبوونی پلێ گەرما تۆمارەکەین و ڕۆژی هەینی داواکارم لە هەموو لایەنەکان لە ڕۆژی هەینیدا مەبەست ماوەڵاتیانە خۆیان بپارێزن لە بەرکەوتن بە تیشکی خۆر بە نیسبە سبێنێشەوە تکایە کە سبێنی هاتنە بازار چەتر بەکار بێنن بۆ ئەوەیەکەوە ئەو تیشکی خۆرە بەرکەوتنتان کە هەبوو کاریگەریتان لەسەر دروست نەکە کاک ڕەڤاس زۆر سپاس بۆ تۆ شارزایەکی کەشناسی کە لەگەڵمان